داگیرکردنەوەی شەقامێک لۆ خزمەتکردنی خەڵک دوای چەندین ساڵ لەو شوێنە کە نەیانتوانێت خزمەتی بکەن. ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان بودجەکەی تەرخان کردیە، چونکە سنووری ئیداری پارێزگای هەولێرە. حکوومەتی هەرێمی کوردستان بودجەی تەرخان کردیە و حکوومەتی هەرێمی کوردستان تەنفیزی کردیە و بەداخەوە ئەمڕۆکە بە شێوازێکی دیکە ڕایانگەیان، چونکە شارەزاژ نین لەکردنەوەی پرۆژە، چونکە شارەزاژ نین لەکردنی پرۆژەی خزمەتگوزاری. ئەگەر بینیبتان مەراسیمەکەشیان مەراسیمەکی زۆر جیاواز بوو بە مەقەسێکی گچکە و نازانم شێوازێک بوو، یعنی چونکە زۆر شارەزانینە لەکردنەوەی پرۆژە. ئەوەی کە هەیە پارتی دیموکراتی کوردستان دەتوانێت پرۆژە جێبەجێ بکە، دیدگای پارتی و دیدگای جەنابی سەرۆک وەزیران، کردارەکانی جەنابی سەرۆک وەزیران باشترین وەڵامە بۆ هەموو خەڵک. نەبانگەشەی هەڵبژاردن بە قیڕەقی ڕوو هاوار دەکرێت، نە بە چاوەشەکردنی خەڵک دەکرێت. خەڵکی کوردستان هۆشیارە و خەڵکی کوردستان پرۆژە خزمەتگوزاریەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لە سەردەستی جەنابی کاک مەسرور بارزانی دەبینی، بە کورتیەکەی خەڵک ئەوان دەبینی و ئێمەش دەبینی.